ساڵی 1996 لە ناوچەی سۆرسۆلۆگ لە تورکیا ئۆتۆمبیلێک وەرگەڕا کە سێ سەرنشینی تێدا بوو، هەرسێکیان مردن. سێ کەسەکەش بریتی بوون لە سادات ئەدەیب بوجاک کە پەرلەمانتار بوو لەگەڵ حوسێن کوجاداغ کە بەڕێوەبەری ئەکادمیای پۆلیسی ئەو وڵاتە بوو. ئەوەی سەیر بوو کەسی سێم بوو کە سەرۆکی گروپێکی مافیایی گەورەی تورکیا بوو بە ناوی عەبدوڵڵا تەشتلی. تورکەکان سیر بوو بەلایەنەوە و پرسیاری ئەوەیان دەکرد کە پەرلەمانتارێک و بەڕێوەبەری پۆلیسی وڵاتێک چی دەکەن لە نێو هەمان ئۆتۆمبیلدا لەگەڵ سەرۆکی گروپێکی مافیاییدا. ئەم ڕووداوە وەکو ئابڕوچوونێکی گەورە حکوومەتی تورکیای هێنایە لەرزە. پاش 25 ساڵ ڕووداوێکی هاوشێوە لە تورکیا جارێکی تر ڕوویدا. تورکەکانیش دەپرسن ئایا بەڕاستی مافیا لە وڵاتەکەیاندا حکم دەکات؟ چیرۆکی فیلمی بەناوبانگی دۆڵی گورگەکان وادت دیئاب لە ئێستادا بە فعلی لە تورکیادا ڕوودەدات بە جیاوازیەکی بچکۆلەوە. ئەویش حکوومەت شەڕدژی مافیا ناکات بەڵکو هاوڕێی نزیکی مافیاکانە. ڕووداوەکەی ساڵی 1996 تاکە بەڵگە نییە بۆ ئەم ڕاستیە، بەڵکو دانپێدانانەکانی ئەم دواییەی گەورە مافیای هەڵهاتووی تورکیا سادات بەکر بەڵگەیەکی ترە. ڤیدیۆکانی ئەم گەورە مافیایە زۆر بە خێرایی بڵاو بوویەوە لە نێو میدیاکانی تورکیادا. لە ڤیدیۆکاندا بە بەڵگەوە تێوەگلانی چەندین لایەنی حکومی لە کاری مافیایی سەلمێنراوە. لە سەروی هەمووشیانەوە دوو وەزیری ناوخۆ هەن کە ئەوانیش محەممەد ئاگار وەزیری پێشووی ناوخۆ و سلێمان سۆیلۆ وەزیری ناوخۆی ئێستای تورکیان. بەر لە باسکردنی پەیوەندی نێوان حکوومەت و مافیا لە تورکیا پێویستە سەرەتا سادات بەکر بناسین. سادات ساڵی 1970 لە ویلایەتی سکاریای تورکیا لەدایک بووە. لە ساڵانی 90ەکانەوە وەکو سەرکردەیەکی مافیا و بکوژێکی بەکرێی گیرا و ناوبانگی دەرکرد. بە پێی دانپێدانانی خۆی ساڵی 1996 یەکەم کاری مافیایی بۆ حکوومەت ئەنجام داوە، کاتێک لەلایەن یەکێک لە وەزیرەکانی ئەو کات ڕاست پێدراوە بۆ کوشتنی ڕۆژنامەنووسێک لە قوبرس. کوشتن و بێدەنگکردنی ڕۆژنامەنووسان یەکێکە لەو کارانەی حکوومەتی تورکیا بە سەرکردەکانی مافیای دەستپێرێت. سادات چەندین جار دەستگیر کراوە، تەنانەت ساڵی 2007 حکمی 14 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا، بەڵام وەکو هەموو جارێک تاوانەکان بەسەریدا نەسەلمێنراوە و ئازاد کراوە. زۆربەی لێکۆڵەرەوان هۆکاری ئەم ئازادکردنەش بۆ نزیکی سادات لە حزبی حاکمی تورکی و خودی ئەردۆگان دەگەڕێننەوە. سادات چەندین جار لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا پشتگیری خۆی بۆ ئەردۆگان و حزبەکەی دەربڕیوە و لە چەندین ناوچەدا بانگەشەی بۆ کردووە. لە تورکیاش نازناوی سەرکردەی لێنراوە. ساڵی 2018 کۆمەڵێک سەربازی تورکیا لە ئەفرینی داگیرکراوەوە ڤیدیۆیەکیان بڵاو کردەوە تێیدا جەژنە پیرۆزەیان لە سادات بەکر کرد. Afrin harekatından reisimiz Sedat Peker'e selam olsun. Bizleri bu harekatta yalnız bırakmadığı için çok teşekkür ediyoruz. Allah razı olsun. هەروەها ساڵی 2020 لە ڤیدیۆیەکی تردا کۆمەڵێک سەربازی تورکیا سڵاویان بۆ سادات نرد. Reisimiz Sayın Sedat Peker'e Çukurca'dan selam olsun. Bir umuttur yaşamak. سادات هەمیشە وەکو کەسێکی دەسەڵاتداری حزبی حاکمی تورکیا و نزیک لە ئەردۆگانی سەرۆک دەژمێردرا. تەنانەت چەندین جار کەناڵەکانی خۆی بۆ خزمەتکردنی ئەجێنداکانی ئەردۆگان و بەرگریکردن لە ناوبرا و تەرخان کردووە. ئێستا چی ڕوویداوە کە ئەم دوو دۆستە لە یەکتر هەڵگەڕاونەتەوە؟ هەڵگەڕانەوەی دۆستەکان لە یەکتر لە تورکیا بابەتێکی سەیر و نوێن نییە. ئەربەکان کە بە باوکی ڕۆحی ئەردۆگان ناسراوە بە هۆکارێکی نادیار لێی هەڵگەڕایەوە و تاکومردنی مامۆستاکەی دوژمنایەتی یەکتریان کرد. هەروەها فەتحوڵڵا گولێن کە هاوڕێیەکی نزیکی سەرۆکی تورکیا بوو ئێستا بوونەتە دوژمن و حکوومەتی تورکیا بە دوایەوەیەتی و لە تاراوگە دەژی. هەر بۆیە سەیر نەبوو کە ئەم سەرکردەیە مافیا هەمان چارەنووسی ئەوانی پێشووی هەبێت. تاکە جیاوازی ئەوەیە هەڵگەڕانەوەی ئەم جارێ ئەردۆگان بەسەر کەسێکی سیاسیدا نەبوو، بەڵکو بەسەر سەرکردەیەکی مافیادا بوو. هەر بۆیە سادات بە شێوەی مافیاکان وەڵامی ئەردۆگانی دایەوە بە دروشمی بەتەنها ناکەوم. بەپێی قسەی سادات ئامانجی لە بڵاوکردنەوەی ڤیدیۆکانی ئاشکراکردن و ڕووخاندنی هەموو تاوانبارەکانە لە هەر پلە و پۆستێکدا بن. ئەی وەڵامی حکوومەت چییە؟ سلێمان سۆیلۆ
کە سەرەکیترین کەسە لە باسکردنی تاوانەکانی لەلایەن ساداتەوە بەم دواییە دەرکەوت و گوتی ئەمە هێرشە بۆ سەر هێزە ئەمنیەکانی تورکیا و بە مەبەستی تێکدانی ئارامی وڵات. ئەردۆگانیش لە وەڵامی ڤیدیۆکاندا گوتی ئەمە پلانێکی نێودەوڵەتیە دژی تورکیا و ئەم سەرکردەیەی مافیا بەشێکە لە پیلانەکە. لە دوایین ڤیدیۆشدا سادات لە وەڵامی ئەردۆگاندا گوتی برای شیرینم ئەگەر لە داهاتوودا وەڵامم بدەیتەوە هەموو کار و پەیوەندیەکانی نێوانمان ئاشکرا دەکەم لە نێویشیاندا ناردنی چەک بۆ گروپە توندڕەوەکانی تورکیا و هەماهەنگی نێوان لایەنە حکوومیەکانی تورکیا و گروپی تیرۆریستی تەحریر الشام لە سووریا و ناردنی فڕۆکەی بێفڕۆکەوان و بارهەڵگری پڕ لە چەک. هەروەها گوتی با پێکەوە دانیشین و چەکەکانمان بە تەنیشت خۆمانەوە دانەین و دوو لێکۆڵەر و ئامێرێکی ئاشکراکردنی درۆژ بهێنین تاکو بیسەلمێنم کە من ڕاستیەکان دەڵێم. ئەگەر قسەکانیشم ڕاست نەبوو فیشەکی نێوچەکەکەم لەسەری خۆمدا بەتاڵ دەکەمەوە. هەروەها لە ڤیدیۆ نوێکەیدا چەند سەرەداوێکی ئاشکرا کردووە کە گوایە بابەتی ڤیدیۆکانی داهاتوویەتی و تێیدا باسی لە ناردنی چەکی قورس و مامناوەند بۆ گروپە توندڕەوەکانی سووریا و هەماهەنگی نێوان مافیا و حکوومەتی تورکیای کردووە. ئەو دوولایەنەی کە بە پێی وتەی سادات پێکەوە تورکیا بەڕێوە دەبن.